دەزگای خێرخوازی بەخشین هاوکاری مانگانەی کۆتا مانگی ساڵی 2019 بەسەر منداڵانی بێ باوکدا دابەشکرد تا ئەوەی کە ئەوانیش هاوشێوەی هاوڕێکانیان بە بزە و خەندە و ڕووی خۆشەوە پێشوازی لە ساڵی 2020 بکەن. دەزگای خێرخوازی بەخشین لە ساڵی 2019 12 جار هاوکاری بەسەر خانەوادەی منداڵا بێ باوکەکاندا دابەش کردووە کە بە تێکڕا مانگانە هاوکاری 600 خانەوادەی منداڵی بێ باوکی کردووە. دەزگای خێرخوازی بەخشین تەنها لە ساڵی 2019 813 ملیۆن و 913 هزار دیناری بە خانەوادەی منداڵانی بێ باوک بەخشیوە. بەرپرسی بەشی بێ باوکانی دەزگاکەش دەڵێت هێشتا زۆرنەوە منداڵا بێ باوکانی کە چاویان لە هاوکاری بەخشینە و ئێمەش چاومان لە دەستی خێرخوازانە تا بە پێدانی هاوکاری نازیە و منداڵا بێنازانە بکێشین و دڵخۆشیان بکەین. وڵای ئەمە زۆر دەستخۆشیمان هەیە بۆ خێرخوازان چکە بەڕاستی خێرخوازان یعنی زۆر هاوکاریکی زۆرمانەکەن بەس ئێساش تقریبا 300-400 فۆرمی مناڵی بێواکمان لایە کە تا ئێستا نەماتوانی هاوکاریان بکەین داوا لێ خێرخوازانەکەی زیاتر بێن بەدەمانەوە. منداڵانی بێ باوک دەڵێن ئەم هاوکاریە بەشێکی باشی پێداویستەکانیان پڕ دەکاتەوە و پەیامی تایبەت و جیاوازیشیان بۆ ئەو خێرخوازانە هەیە کە لە ڕێگای دەزگای خێرخوازی بەخشینەوە هاوکاریان دەکەن. سپاس لەو کەسانەکەم کە هاوکاریمانەکەن. پێم بۆ دڵەمانە ئەوەیە کە هاوکاری و کەسانە بکەن کە پاران پێنیە و برسین لەسەر جادەکان کەوتون. ڕێز و سپاسم بۆ ئەوانەیە و بۆ ئێوەش زۆر سپاسیانەکەم و پەیامیشم بۆ دەوڵەمەکان ئەوەیە کە دەستی هاوکاری بۆ ئێمە ڕاکێشن یاخود بۆ ئێستا ئێمە هەر ئەمە نەنین ئێمە چەند کەسێکین زیاترین 2000 زیاترە کە ئێمە پێ باوکانن. هیوادارم دەوڵەمەندەکانیش چاو لە خێرخوازەکان بکەن زۆر سپاسیانەکەم. هەتا بڵێ شتێکی زۆر باشە لە خەممان کەمەلات و چیش پێداویستیشمان کەم ئەتوانی دابینیکەین. سپاسیام خێرخوازاکەین کە هاوکاریمانەکەن چەنام منداڵی بێ باوەگەیە کە کەسی نییە دایک و باوکی نێتر یارمەتی دەن. خانەوادەی منداڵانی بێ باوکیش داوا لە خێرخوازان دەکەن کە بە هاوکاریکردنی منداڵەکانیان بەهەشت بۆ خۆیان بکڕن چونوەک خۆیان باسی دەکەن جگە لەو هاوکاری مانگانەی بەخشین هیچ سەرچاوەیەکی داهاتیان نییە. یعنی بەڕاستی ئێمە زۆر دەستخۆشی لەم برا بەڕێزانە ئەکەین خی گەورە نمونیان زۆر کە ئینشاءالله لەبەرەوەی کە هەستاون بەم کارە جوان و پیرۆزە بەڕاستی لای خی گەورە زۆر گەورەیە کە هەڵساون ینی ئەم مناڵە بێ باوکانە بەسەرەکەنەوانێ و مانگانەیەکیان موچەیەکیان بۆ بڕێونەتەوانێ بژێوی ژیانیان بڵێن بژێوی ژیانانە بەنەسەر. یعنی بەڕاستی من خۆمێکێکم لەوانەی کە یعنی هیچ موچەیەکی ترم نییە هیچ شتێکی ترم نییە جگە لەم موچەیە نەبێ یعنی زۆر جێ بۆ پڕکردومەتەوە خۆم ناتوانم یعنی هیچ کارێکۆنەوەی هەر سێ مناڵەکە مردە ئەجا بەڕاستی زۆر ینی ئاوڕێکی زۆر باشیان ناوەتۆ لە مناڵانی بێ باوک خی گەورە نمونیان زۆر کە و داوە لەو خێرخوازانە کەمەوانی سەرمایهدارن پارەیان هەیە یاخود دەستیان ئەڕوا بەهەش بۆ خۆیان بکڕن هەموو شتێ ینی بە پارە ناچێتە سەر بەڵامی تر بەو خێرە ئەتوانن ینی بەهەش بە خۆیان بکڕن و ئاور لەو مناڵە بێ باوکان و لەو فەقیر و هەژارانە بنەوانێ و من زۆر سپاس من بەجیاتی سێ مناڵە سپاسی ئەەکەم لە خێرخوازە کە یارمەتی ئەو هەتیوە کردو و نەعمەت و خواردندا بەدەست مناڵەکەمە. بەخشین بەرنامەی بەخشین کە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە دەستی پێکردووە و ئێستا بووە بە دەزگای خێرخوازی بەخشین لە 10 ساڵی تەمەنی خزمەتکردنی خۆیدا بە هاوکاری خێرۆمەندان و دەوڵەمەندانی ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان وەک دەستێکی ئەمانەت نزیکەی 25 ملیار دیناری بۆ کارە خێرخوازیەکانی خەرج کردووە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.